دوورشم لە خێزان و مناڵەکانمەوە لەبەر خاطر ئەمانە من سلێمانی بەجێش سەگ ئەوەی بزانی بە وەفایە لە گیانەوەرەکان هەمووی کاتی پێغەمبەرەکانش هەمویان سەگیانە بووە وەکو شوانێ لەگەڵیان ژیاوە لە لادێ دایم هەر خەڵک سەگی حەز لێ بووە زیاتر لە بێزمانەکانی تر وەکو هەر لەگەڵیانش بووە وەکو لەگەڵ ئاژەڵەکانی ترە ئیتر ئەها خۆی سەگ فرێندلیە ئێمە پێڵین حەزی لە مرۆڤە حەزی لە نزیک بوونە ئەوەی ڕاستی تەوێ منش هەر ڕۆحم لەگەڵیان تێکەڵە باشە لێسە کۆکردنەوەی بۆ کرێ هاوڵاتیانیش ڕاست پێدراون بەرامبەر 3000 دینار سەڵکییان بۆ بگرن بۆ شارۆی سلێمانی تۆ بەڵام ئەمانو هێنا و باخێکیشە بۆ کڕیوە بەڵێ ئەمە تێچۆکەی زۆر نیە لەسەر تۆ وەڵاهی تێچۆکەی زۆرە و لەسەر شانیشی خۆمە بەڕاستی من ئەم باخەم کڕی لەبەر خاترم ڕوحانە لەبەرەوەی نەجاتیان کەم بەڵکوم چەند خەڵکێ من ببینێ بەزەیی بێتەوە بێ زمانانە یعنی من هەموو با بڵێم ژیانی خۆم تەرخان کردووە بە پارە و بە هیلاکی و دوورشم لە خێزان و مناڵەکانمەوە لەبەر خاطر ئەمانە من سلێمانی بەجێشت لەبەرەوەی چەند سەگێ نەجاتکەم بێ زمانە ئەلێم ڕۆحێکە خوا دوروستی کردووە ناکرێ بەو شێوەیە ئێمە ئازیەتی